پێشبایی ساڵی نوێ لە هەر چوار پارچەی کوردستان دەکەم. ساڵی 2018 زۆر خۆش نەبوو، باش بوو، بەڵام ئومێدەوارم ساڵی نوێ ببێتە مایەی خێر و خۆشی بۆ هەر چوار پارچەی کوردستان. Happy New Year and Merry Christmas for all Kurdistan and Iraq and all the country. I wish to be the best graphic designer in Kurdistan and the best photographer, guitarist in Kurdistan. This is my dream and I work for it. Inshallah sari 2019 دبتا خوشی لو همو لایق لو همو کردی لو همو مسلمانی خیر خوشی دبی انشالله مچی همو خرچی ثابت دبی پاشا کەوتەمی دەدرێ. ئومێدەوارم ساڵی 2019 ساڵێکی پڕ خێر و خۆشی بۆ هەموو گەلی کورد بۆ تەواوی گەنجان. ساڵی 2018 بەڕاستی ساڵێکی خۆش نەبوو بۆ گەنجان، چونکە هەلی کار نەبوو، دامەزراندن نەبوو. من وەکو قوتابیەک وەکو گەنجێک حەزەکەم ئومێدم ئەوەیە کە ساڵی 2019 ساڵی دامەزراندن بێت.